ڕۆژی جیهانی ببورن پابندبوونە بە پێکەوەی ئاشتیانە و جیهانێکی سەلامەت و گشتگیر ئەم ڕۆژە لەو ڕۆژێکی جیهانیە لەم ڕۆژەدا چەندین چاڵێکی جۆرا و جۆر وەجەخت دەکرێتەوە لەسەر ئەو چەمکانی کە باسمان کرد و ئەم ڕۆژێمە ئەم چەمکانە شیەکەینەوە لێرە پێکەوەی ئاشتیانە و واروەها سەلامەتی چییە و چۆن دەستەبەری ژیانێکی ئاشتیانە بۆ تاکەکانی کۆمەلگا بکەین کە کراوە لە هەرێمی کوردستانە بەڕاستی بۆی کە وڵاتانی تری چاومان لێ بکەن یان نەتەوەی تر چاومان لێ بکە. زۆر ڕاستە ئاری ڕەنگە زۆر کات ئاشتی بەرقەرار بێت لە شوێنێکا بەڵام بە هەندێک هۆکار هەیە ئەم ئاشتی وردە نەمێنێت بە تایبەتتر گۆڕانکاریە سیاسیەکان ئەمانە هۆکارێکی سەرەکیم بۆی ئیتر ئاشتی لەو شوێنە بەرقەرار نەمێنێ بۆیە بە چڕپڕی ئەمڕۆ لەسەر ئەم بابەتە وڵێن زانیاری وەرگین و ئێمەش لە هەرێمی کوردستانە ئەگەر چی گۆڕانکاری سیاسی شەبێ هەر بارودۆخێک بەسەر هەرێمەکەمانە هات بێت بەڵام هێشتا هەر ئاشتی بەرقەرار بوو لە لای خۆمان بۆیە ئەمڕۆ ئەم بابەتە تاوتویەکەین لەگە زۆر بەڕێز دکتۆر عەبدولفەتاح حسێن کابڕێزیان مامۆستای زانکۆ و سەرۆکی ڕێکخراوی ئاڵای سپین بۆ پێکەوە ژیانی ئاشتیانە بە خۆشحاڵی وەڵامی سەرجەمانێتەوە بەخێربەی زۆر زۆر بەخێربەی سەرچاوان ناوەڕاستەوە زۆر باشترە بەیانی باش دکتۆریان ئەمڕۆ ڕۆژی جیهانی پابندبوونە بە پێکەوەی ئاشتیانە و جیهانێکی سەلامەت و گشتگیر گرنگی دیاریکردنی ڕۆژێک بە تایبەت بۆم بابەتە خۆی لە چیا بینێتەوە؟ دیاریکردنی ڕۆژێک بۆ ئەم بابەتەوەکو وە بیرهێنانەوەیەک بەس ئەگیناوەکو دیاریکردنی ڕۆژێک بۆ ئەم بابەتە نەک بڵێن کەمە هەر هیچ نییە چونکە ئەم پەیامە پەیامی پێکۆژیان و بێکەوە هەڵکردن بابەتێکە کابێ هەموو ساتەکانی ژیان ئێمە لە یادمان بێت وابێ ئیشی لەسەر بکرێ و کاری بۆ بکرێت چونکە ئەگەر بێت و فەرامۆش بکرێت لە ڕۆژێک تا ڕۆژێک یا هەفتە یا مانگ یاخواانە خوددە ساڵێک فەرامۆش بکرێت بەڕاستی لە هەر شوێنەکە فەرامۆش بکرێت ژیان لەو شوێنەدا نامێنێ چونکە ژیانی مرۆڤەکان پابندە بەم پێکەوە ژیان و پێکەوە هەڵکردنیکی ئاشتیانە بۆیە دیاریکردنی ڕۆژێک تەنهاوەکو وە بیرهێنانەوەیەک و شکۆ ڕێزدانانێک بۆ ئەو بابەتە ئەگیناو کۆەوەی کیفایەت بێ هەندێک بابەت هەیە لەوانەیە لە ڕۆژێکا لە ساڵێکا ڕۆژێک مناسبەیەکی بۆ بکرێ کیفایەت بێ یاشتێ بەڵام قەزەی پێکەوە ژیان یەکتر قبولکردن ئەبێ هەموو ساتێک لە ساتەکانی ڕۆژگاردا ئێمەوە بیری بێنەوە ئیشی لەسەر بکرێت بە عملی نەک تەنها بنەماکانی چین بنەمای پێکەوە ژیانی ئاشتیانە ینی دەبێت لەسەر چی ئێمە طبعاً پێکۆژیانی ئاشتیانە بریتە لە یەکتر قبولکردن واتە پێکۆژیانی تاکەکانی کۆمەلگا لەگەڵ بوونی جیاوازیەکان جیاوازیەکان جیاوازی ئاینی بێت جیاوازی مەذهبی بێت جیاوازی لوغە و زبان بێت جیاوازی نەتەوە بێت جیاوازی ڕەنگ و ڕوخسار بێت هەموو ئەم جیاوازیانە ئەو جا لەناو خۆشە جیاوازی سەقافەت و ڕۆشنبیری جیاوازی سیاسی باقی و جیاوازیانی کە لەناو کۆمەلگەدا هەیە ئەم جیاوازیانی کە لەناو کۆمەلگەدا هەیە ئێمە دەبێت بە شێوەیەک مامەڵەی لەگەڵدا بکەین کە بێتە هۆی دەوڵەمەندکردن و بەرەو پێشبردن و شارستانی بەهێزکردنی کۆمەلگا نەک لەو ڕوانگەوە سەیری بکەین کەوا جیاوازیەکان لە یەکمان دوور بخاتەوە جیاوازیەکان یەکتر بەهێز بک بەسەر یەکتردا ئەمە شتێکی خراپە کەواتە ئێمە کۆمەڵێک خاڵمان هەیە کە پێویستە مڕاعاتی بکەین ڕەچاوی بکەین بۆی کەوا ئەو جیاوازیانە بێتە لایەنێکی ئیجابی لەناو کۆمەلگادا نەک بێتە لایەنێکی سلبی کە خۆمانی لێلات بدەین و یاخود هەوڵ بدەین بۆ نەهێشتنی ئەو جیاوازیانە چکە ئێستا هەندێک کۆمەلگا هەیە جیاوازەکانی پێ قبوڵ نییە بۆیە هەوڵ دەدا ئەو جیاوازیانە بسڕێتەوە جیاوازی نەتەوەیە بۆ نمونەوەتە لە وڵاتێکی وەکو سووریا خۆمان بەچای خۆمان دەبینی کە پێ قبوڵ نییە جیاوازی نەتەوەی لە ناو وڵاتەکەیدا هەبێ و نەتەوەیەک هەبێ بە ناوی کوردەوە بۆیە هەموو ڕێگەیەکە گرێتە بەر بە کوشتن و بڕین و هەموو کارێکی قێزەونی نائینسانیانەکە بۆ سڕینەوەی ئەو جیاوازیە ئەمە تێنەگەیشتنە لە چەمکی مرۆڤایەتی تێنەگەیشتنە لە ژیان چونکە ژیانی ڕاستەقینە چەمکی مرۆڤایەتی ئەوەیە کە تۆ لانە جیاوازیەکان ڕێز لێ بگریت بەرهەمی بهێنیت بۆ بەرەو پێشچوونی کۆمەلگا لە هەموو ڕووەکانەوە هەم لە ڕووی سەقافیەوە هەم لە ڕووی اقتصادی و داراییەوە هەم لە ڕووی پەروەردە و تعلیم و هەموو بۆرەکان ئێمە ئەتوانین استقلالی ئەو جیاوازیانە بکەن بۆ گەورەکردن و بەهێزکردنی کەواتە ئێمە ئەتوانین کۆمەڵە بنەمامان هەیە کە مەسەلەن یەکێک لەوانە قبولکردنی یەکتری لەگەڵ بوونی جیاوازەکان و پارێز
پارێزگاری لێکردنی بۆ شێوازی کە باسمان کرد دووهەم ڕێزگرتن لە جیاوازیەکانمان یعنی ئێمە کاتێک کە مقابلەکەم مخالیفەکەم جیاوازیەکی لەگەڵ منە هەیە لە هەموو ڕوەکان و تەنانەت لە ڕووی ئاینیشەوە کامە لەوانەیە هەندێک لایەن هەندێک وڵات هەندێک شوێن بە شتێکی زەقی دانابێ وابزانێ لایەنی ئاینی تۆ بەس ڕێز لە ئاینەکەی خۆ دەگریت و نابێ ڕێز لە ئاینەکەی تر بگری کە ئەمە پێچەوانەی هەموو بنەما ئاینەکانە هەم ئیسلام و هەم ئاینە ئاسمانەکانش ئاین ئیسلام زۆر جەختی کردوێتەوە کە ئەبێ ڕێز و حرمەت بۆ مقابلەکەت دابنی هەر ئاینەکەیەک تەنانە دەگەر ئاینەکە دژیش بوو بە ئاینەکەی تۆ کە خوای پەروەردگار پێمان دەفەرمێ ولا تسبوا الذين يدعون من دون الله فيسبوا الله عدوا بغير علم ئێوە سوکاتی مەکەن بەو کەسانی کە غەیری خوا دەپەرستن کەواتە کە کەسێک اعتراف بە خواکەی من ناکە شتێک ئەپەرستی لە غەیری خواکەی من خواکەی من پێم ئەفەرمێت تۆ نابێت دژاتی بکەیت تۆ نابێت سوکاتی پێ بکەیت بۆی ئەو سوکاتی بە خواکەی تۆ نەکە کەواتە ئەم مەبدەی ڕێزگرتن لە یەکتر و ڕێزگرتنی جیاوازیەکانمان ئەمەوە ئەکاکەوە ئەمنیەتێکی دەرونی و سروشتی هەست لەگەڵ یەکتریدا دروست ببێت من تۆ بە دوژمنی خۆم نازانم من ڕقم لە تۆ نابێت چونکە تۆ ڕێز لە من و هەستەکەم ئەگریت منیش بە هەمان شێوە هەست ڕێز لە هەستەکەی تۆ دەگرم لە شوعار و دروشمەکانی تۆ ئەگرم ئەمەوەمان لێ ئەکاکەوە ئێمە خۆشەویستی ئولفەت و تەعاون و هاوکاری لە بینماندا هەبێت ئەم ڕێکارانە ئەگەر گرینە بەر ئەبێتە هۆکارێک کە ئێمە هەمومان یەک دەنگ بین یەک ڕنگ بین و هەروەها بەرەو پێش بچین لە هەموو ڕوەکانی کۆمەلگاوە باشە دکتۆر چی وا لە تاکەکانی ناو کۆمەلگا کات کە بتوانن ئەو جیاوازیانی کە بەڕێزت باست لێوە کرد ئەو جیاوازیانی بەرامبەر قوبول بکەین ومە پێچەوانەکەی نەبێت چونکە گەر بێت و ئێمە جیاوازیەکانمان قوبول کرد ئەوە ژیانی پێکەوەیی و هەروەها ئاشتیانە لە کۆمەلگاکەمانە سەقامگیرە بێت بەڵێ تێگەشتن لە پەیامی مرۆڤایەتی لەسەر گۆی زەوی تێگەشتن لەوەی کە ئێمە بۆچین لێرە ئێمە کە خوای پەروەردگار مرۆڤی دروست کردووە نافەرمێ ئێوەم دروست کردو بۆی فلانشتکن ئەفەرمێ بۆ ئاوادانکردنەوەی زەوی ئاوادانکردنەوەش بەبێ پێکەوەژیان نابێ یعنی ئەگەر لە ناو دێکا بێ لە ناو شارێکا بێ لە ناو وڵاتێکا بێ ئەگەر متەناحر بن لەگەڵ یەکا شەڕ بکەن دژی یەک بن ئاوادانی لە وڵاتەدا دروست نابێ ئەمە بەچای خۆمان نەبینی عێراقی خۆمان لەبەرەوەی بەردەوام شەڕ و ناکۆکی و لێکدان و دژاتیکردن یەکتر و سیراعی مەذهبی و نەتەوەی و ئەمانە هەیە لەنا سەری بڕە شارەکان کە هیچ پێشکەوتنێک و ئاودانیەک لە وڵاتەکەدا نیە تەنها ئەوەندەیە بژێوی ژیان بەڕێ ئەەکەن ئەمە دروست نابێت کەواتە ئێمە لە پەیامی ئەوە تێبگەن کە ئێمەی مرۆڤ خۆی پەروەردگار کە دروستی کردوونە تێجێنشین بۆ ئاوادانکردنەوەی زەویە کەواتە هەموو ڕێکارێک ئەبێ بگیرێتە بەر بۆ بەدەستهێنانی ئەم ئامانجە ئێمە کەواتە پێویستیمان بەوە هەیە کە تاکەکانی کۆمەلگا هەمووان ئەم هەستە ئەم ثەقافەت و شعورە لە ناویاندا هەبێت ئەمەش بە دروستکردن و پەروەردەکردن دەبێت هەم پەروەردەی خێزانی هەم پەروەردەی لە ناوەندەکانی خوێندندا کە پێویستە لەسەر هەموو دەوڵەتێک کە لیجانی خاص و پەروەردەیی هەبێت بۆ دانانی پرۆگرامێکی ثەقافی لە تەمەنێکی مناڵی و کار هەر لە منداڵۆ گۆشی بکەی لەسەری چونکە ئەمە بە مجاملە نابێت ئێمە ئەمەی کە ئیبینین سیرەکەی لە ناو وڵاتانی عەرەبی و ئیسلامیدا چەندین مؤتەمەرە کرێ لەسەر پێکۆژیان چەندین مؤتەمەر کرا لە بینی ئەطیافەکانی عێراقدا لە شاری مەککە بۆی کەوا یەکتر قوبوڵکەن و پێکۆژیان بەڵام هەر گەڕانەوەی لە یەکترەدەن چونکە ئەمە تازە دروست نابێت لە ناویان لەبەرەوەی ئەو لەسەر مەبادیئێک دروست بووە کە من نابینێت کە کوردم جیاوازم لە نەتۆکەی خۆی من نابینێت کە ئاینێکی ترم هەیە بۆ مجاملەی سیاسی ئاعترافکردن و دامپیادانان ئەمە ناچێتە بواری عەمەلیۆ لە بواری عەمەلیدان جێبەجێ نابێت کاتێک لە بواری عەمەلیدا جێبەجێ دەبێت کە ئەم ئینسانە لە منداڵیۆ لەسەری جۆش کرابێت لەسەری پەروەردە کرابێت لەبەرەوە پێویستە بە هەنگاوی یەکەم و گرنگ ئەوەیە کە لە ناوەندەکانی خوێندندا هەر لە یەکەم قۆناغەوە هەتا کۆتا قۆناغ ئەم بابەتە بکرێتە بابەتی خوێندن ببێتە بابەتی فێرکردن و بە عەمەلی بەرجەستە بکرێ ناو خوێندکارەکاندا جیاش بکرێتەوە لە بیری ناسیۆنالیستیانی نەتەوە پەرستی ئێسێمە خۆ وەکو کورد نەتەوەی خۆمانمان خۆشەوێ و ئامادەی قوربانیدان و شەهیدبوون و بەرخودان و هەموو بابەتێکین کە ئێستا هەیە بەڵام پرسیارەکەی منەوەیە زۆر جار بیری نەتەوەیی واکات هەنگاوێک بنی بۆ بابەتی ڕێگەسپارستی ڕاستی ئەنی زۆر لە وڵاتانی کە بینومان هەنی ساوی کە سووریا دەرهەق بە کوردیەکات دیوێکی بابەتێکی ڕێگەسپەرستیشی هەیە ئەگەر لێکدانەوەی بۆ بکەین بەم جۆرێ چەند گرنگە بیری نەتەوەیی کە ئەوەنە زاڵ بێ بەسەر تا قەیناکە ما شتێکی ئاسایە بەڵام پەل نەهاوێ بۆ
بیرێکی ڕێگەزپەرستی و قبولی بەرامبەر نەکەین. بەڵێ ئێمە ئەبێ جیازی بکەین لە بینی دوو شتدا. یەکەم یەکتر قبولکردن و ڕێزگرتن لە جیاوازیەکان جیاوازە لە توانەوە و نەمانی جیاوازیەکان کە من کاتێکگەڵم یەکترم قبول بێ و نەتەوەیەکی ترم قبولە معنایەوە نییە من نەوەتەوەکەی خۆم بسڕمەوە بچمە سەر نەتەوەکەی ئەو یا ئاینەکەی خۆم بسڕمەوە بچمە سەر ئاینەکەی خۆی ئەو پەڕی پارێزگاری لە کیانی نەتەوەیی خۆم نیشتیمانی خۆم ئاینی خۆم هەمووی پارێزگاری لە یەکەم بەڵام نەک لەسەر حسابی مقابلەکەم ئەوەندەی کەوە یارمەتی دەرە لایانی نەتەوەی یەکەم بۆ خزمەتکردنی نەتەوەکانی تریش بۆ پاراستنی مافی نەتەوەکەی خۆم و ڕێزگرتن لە نەتەوەکانی تریش ئەمما کە نەتەوەیی وای لێ هاو بەرامبەرەکەت نەبینیت خۆت بە بەڕێزتر و بە قەدرتر و بە گەورەتر بزانی لە نەتەوەکەی تر ئەمە سەر ئەکێشێ بۆ ئەوەی کەوا ڕێگز پەرستی دروست بێ لە نەتەوەیکەدا و هەوڵ بدا بۆی کەوا نەتەوەکەی تر بسڕێتەوە ئێمە بۆیە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم کە پێمان دەفەرمێ لا فضل لعربي على عجمي ولا لعجمي على عربي ئەمەیە کە جێبەجێ بکەیت نەتەوەی عەرەب هیچ فەضل و زیادەیەکی نییە بەسەر کووردا بەسەر فارسە بەسەر تورکدا بە هەمان شێوە هیچ نەتەوەیەکی تورک فارس کورد نیەتی بەسەر نەتەوەیەکی تردا کەواتە کە ئێمە سەیری ئەمەمان کرد ئینسان وەکو مرۆڤ مکەڕەمە محتەرەم و ڕێز لێ گیراوە ئیتر ئەم ئینسانە هەر جۆرێک بێت هەر ڕەنگێک بێت هەر زبانێکی هەبێ و هەر نەتەوەیەک و هەر ئاینێکی هەبێ ئەگەر ئەم قیەم و مەبادیئە لە ناو دڵ و دەروون و عەقیدە و ثەقافەتی ئینسانە چەسپە ئیتر وا ئەکا کە ئێمە لە ڕووی ئینسانیەت و مامەڵە لەگەڵ یەکتریدا بکەین بەبێ ئەوەی بڕوانم بۆ هەر جیاوازیە کە تۆ تایبەتمەندی خۆتە تا من لە بەپێی جیاوازیەکە مامەڵە لەگەڵ تۆ بکەم ئەمە ئەگەر ئەم ثەقافەتە و وتمان لە سەرەتاوە کۆمەلگای لەسەر جۆش بکرێت ئەتر ئاسوودەیی بە کۆمەلگا ئەدات هەر ئەو بنەمایشە کە کۆمەلگایەک کرانەوەی هەیە بە ڕووی کۆمەلگای جیهانیدا لەوەی کە پێکەوەژیانی هەم نەتەوەی و ئاینی قبوڵە یعنی سێمەکەوەکو کورد زۆر جارڵین کورد ئەو شانازیە لە سەرەتا قسەکان ماوتمان ئەو شانازیەمان پێ بڕاوە کە ئێماڵین پێکەوەژیانی ئاینیمانە بۆ نمونە موسڵمان و مەسیحی و کریستیان و هەموو ئاین و ئاینزاکان پێکەواژین لە کۆیە مزگەوت و کەنیسە بەتەنیژێکەوە یعنی ئەم کرانەوە واکات خودت ئەم بنەمایانە واکات کورد کرانەوەی زیاتر بە ڕووی جیهاندا ببینێت ئێستا لە دەرەوە ئەو تێڕوانینە بەرامبەر بە ئێمە هەیە وەکو کورد بەڵێ بێگومان کە نەگووە ئەکا بڵێن کاریگەریەکی زۆری ئەبێ بۆ ئەمە بەڵام ئێمە پێویستە واقعیانە سەیری خۆمان بکەین بۆی ئێمە چونکە ئەگەر ئاستی خۆمان نەزانین لەسەر مەوزوعی پێکەوەژیاندا لەوانەیە چەق ببەستین بڵێن وەڵای ئێمە باشین و تەواو بەڵام ئەبێ بزانین ئایا ئاستی یەکتر قبولکردن و پێکەوەژیانی ئێمە لە چه ئاستێکایە وەکو کورد هەر لەوەتەی هەبووە هەر لە کۆنەوە لە باو باپیرانمانەوە ئەم سفەتە سفەتێکی جوانە کە لە ناو کووردا هەبووە کە لەوانەیە نەتەوەی تر هەبێ هەر لە ئەسڵە ئەم سفەتەی تیانە ئەبێ ئەو زیاتر هەوڵ بدە هەتاوکو لە خۆیان بەرجەستە بکە جا ئێمە سەیری کوردستانی خۆمان بکەین وەکو کورد بە شێوازێکی گشتی و بە تایبەتیش هەرێمی کوردستان ئێمە ئەگەر مقارنەی کورد و کوردستان بکەین بە هەر چوار دەورەکەی خۆمان بە هەموو نەتەوەکانی دەوروبەری خۆمان لە فارس لە تورک لە عەرەب هەموو ئەمانەی کە بە دەورمانون ئەتوانین بڵێن کورد لەسەر ئاستی یەکەم و دەرەجە یەکەمە لە سەقافەت و ڕۆشنبیری پێکەوەژیان و یەکتر قبولکردن و بەیەکەوە هەڵکردن ئەمە لەم ئاستەیە ئێمە زۆر باشن بەڵام ئەگەر بێنین مقارنەی خۆمان بکەین بە پێوەرە جیهانیەکان ئەو پێوەرانەی کە نەتەوە گرتوەکان دایناوە و فەرزی کردووە بەسەر هەموو وڵاتان کە ئەبێ پابەند بن پێوەی بەڵام بەداخەوە کە کەم وڵات هەیە توانی بێتی تا ئاستێکی باش پابەند بێ پێوەی الأهداف المستدامة ئامانجەکان ئەوانەی کە ئیستیدامە بەردەوامیت ئەدا بە ژیان لە ناو کۆمەلگادا کە حەفدە خاڵە ئەم حەفدە خاڵە چەند خاڵێکیان ڕاستە و خۆ پەیوەندی بە یەکتر قبولکردنی پێکەوەژیان هەیە مەسەر خاڵی پێنجەم خاڵی دەهەم خاڵی شانزە ئەمانە هەمووی پەیوەندی بە یەکتر قبولکردن بە پێکەوەژیانەوە هەیە ئەمە فەرز کراوە لەسەر وڵاتان کە ئەبێ پابەند پێ و ئەبێ ئیشی بۆ بکەن و ئەبێ لیجانی بۆ دروست بکەن لەسەر ئاستی هەموو وەزارەتە معنیەکان ئەوانەی کە پەیوەستن پێوەی لە وەزارەتی پەروەردە لە وەزارەتی تەندروستی لە وەزارەتی ژینگە لە ناوخۆ بۆ پێکەوەژیان ئەمانە ئەبێ پابەنی کاتێک کە ئەم وڵاتە عێراق یا کوردستان یا هەر شوێنێکی تر ئاستێکی باش ببڕێ لەم پابەندبوونی بەم خاڵانەوە ناوی دەچێتە ڕیزبەندیەکانەوە بۆ ئەوەی کە دیاری بکرێت کە عێراق یا هەرێمی کوردستان لە ئاستێکی باشە لە پێکەوەژیانە بەڵام بەداخەوە ئێمە لە هەموو وڵاتانی عەرەبی و ئەتوانین بڵێن شەرقی ئەوسەتا تەنها یەک وڵاتی عەرەبیمان هەیە کە چوو بێتە وڵاتە پێشەنگەکان لە پێکەوەژیانە ئەوش سەڵتەنی عومانە سەڵتەنی عومان کە ئاستێکی باشی بڕیوە
توانیویەتی ئەم ئەهدافانە لە خۆیان جێبەجێ بکە کەواتە ئێمە ئەگەر کوردستان لەم ئاستەیە لە دواوین ئەبێ هەنگاوی باش بنن کامەش بەکی ئەکرێت بە دەرەجە یەک بە دەسەڵاتدارانمان کە پێویستە هەموو وەزارەتەکانی معنی بە ئەهدافی مستەدامە کە نەتەوە گرتوەکان دانەوە بۆ ئێمە پابند بین پێوەی ئەبێ جێبەجێ بکەین ئەگەر بێت و ئێمە ئەمانە بکەین ئەوە ئێمە ئاستێکی باشتر ئەبڕین و ئەچینە پێشەوە ناومان ئەچێتە ناو ڕیزبەندی ئەو وڵاتانی کەەوە پێشەنگن لە یەکتەر قبولکردن و پێکۆژیان بەڵام ئەگەر ئەمەشمان هێشتانە کردبێ ئێمە تەنها بتوانین پارێزگاری لەو ئاستەی خۆمان بکەین کە نەتەوەی کورد پێوەی ناسراوە بە یەکتەر قبولکردن و بە ڕێزگرتن لە مقابلەکان کە کراوە لە سەردەمەکانی پێشوودا هەتاوکو ئێستا ژوا بووە ئللا چەند شتێک نەبێت کە خەریکە خەوارق دروست ئەبێ بۆ نمونە ئەگەر ڕاست بێەوەی کە لە پەیجەکانە بڵاوکرێتەوە ئێستا ئێمە لە شەڕێکان لە سیرایەکان لەگەڵ سووریادا بەڵام ئەمە ئەوە ناگەێنێ کە ئێمە کەسێکی سووریما بینی لە سلێمانی هەر لە خۆ بچین پەلاماری بین ئەمە لەگەڵ قیەم و مەبادی کووردا ناگونجێ بەڵام بەداخەوەی کە بینیمان لە پەیجەکان کە ئەلەساز لە هەولێر کۆمەڵێک گەنجی نەزان مەسەن چوونەتە سەر هەندێک مەتاعیمی سووریەکان و شتەکانیانشکان و ئێوە سووری نەبێ بەجێ بێڵن و ئەمە لە قیەمی گەلی کوردانی هەتاوکو ئێستا گەلی کورد شتیوایتیانە بووە لەبەرەوە ئێمە بە هەنگاوی یەکەم پارێزگاریکردنمانە لەو مەبادیعی کە تایەکو ئێستا باوەڕمان پێی هەبوو لەسەری هاتوون خاڵی دووهەم ئەبێ هەنگاو بنێن بەڕاستی ئەبێ هەنگاو بنێن بۆی کە بەرەو پێشتر بچین ئێمە چیمان کەمترە لە وڵاتانەی تر لە ئەندەنووسیا لە عمان لە فەنزویلا لەمانە کە ئێمەش بچینە ئاستێکی واوە ناومان هەبێت بڵێن هەرێمی کوردستان لە ئاستی ئەوەندەیە لە ڕزبەندی ئەوەندەیە لە پێکەوەژیان و یەکتر قبولکردن و دروستکردنی ژیانێکی ئاسوودە بۆ هاوڵاتیان زۆر ڕاستە دەست خۆش بە دکتۆر باشە بۆ منە هەژاری و نەعەدالەتی کۆمەڵایەتی و ئەم بابەتانە ئەمانە تا چەند هۆکارن بۆ لە ناوچوونی پێکەوەژیان لە ئەو کۆمەلگانی بە تایبەت کە فرعینن مەتا چەند هۆکارە بۆم بابەتە بێگومان ڕەکیزەی ئەساسی یعنی بناغی ئەساسی بۆ پێکەوەژیان جێبەجێکردنی عەدالەت و یەکسانیە کە ئەمەش لە بەهمانشەوە لە یەکێک خاڵێکە لە خاڵەکانی ئەهدافی مستەدامە کە نەتەوەیەکگرتوەکان فەرزی کردووە بەسەرمان کە ئەبێ ئەمە جێبەجێ بکەین مساوات و یەکسانی دادپەروەری لە نێو تاکەکانی کۆمەلگادا بەبێ هیچ جیاوازی بێوە جیاوازی لە هەموو ئۆبوارانی کە باسمان کرد ئەمە خاڵێکی زۆر گرنگە چونکە بۆچی ئێمە ئەبێ کاتێک دەتوانین پێکەوەژیان لەگەڵ یەکا بکەین کە ڕق و کینە لە دڵمانانەوێ بەرامبەر بە یەکتر بەڵام کاتێک کە تۆ سەیرت کرد نەعەدالەتی و نادادپەروەری هەیە لەلایەن دەسەڵاتدارەکەتەوە لەلایەن قەضاوەتەوە لەلایەن مدیری دایرەکەتەوە لەلایەن مامۆساکەتەوە لەلایەن هەر ئەو محوەری کە تیاژیت کە مامەڵەت هەیە لەگەڵیە کاتێک کە تۆ بینیت نەعەدالەتی ناکسانی هەیە یەکێک پێشەخا بەسەر تۆیا لەبەرەوەی کەوا لوغەکەی جیاوازە یا لەبەر ئەوەی خەڵکی فڵان شوێنە یا لەبەرەوەی ئینتیمایی بۆ فلان حیزبی سیاسی یا لەبەرەوەی لە فلان جەماعەتە کە ئەم جیاوازیەت بوو یەکسەر مقابلەکان ڕقێک لە دڵیا دروزەوێت کەواتە بیر لەوە ناکاتەوە کە ڕێز لە تۆ بگرێ ئەمە خاڵ یەکەم خاڵی دووەم لەو ئیشەدا سەرکەوتوو نابی چونکە کار ناکا بۆ خزمەتکردنی شوێنەکە لەبەرەوە بەی خۆی نازانێ کەواتە ئەم شار و وڵاتش بە هەمان شێوە کاتێک کە گەنجەکانمان کە هاوڵاتیانمان سیر بکەن مافیان ئەخورێ حسابیان بۆ ناکرێ دادپەروەری لە نێوانیان دانیە تەنها فیئەیەکی دیاری کراو لە ناو کۆمەلگادا هاولاو ئەژین پارەی باش هەموو شتێکی خۆشیکی ژیانیان بۆ فەرام کراوە ئیتر تاکەکانی کە هەر ئەوەندە ئەژی و هەوڵ ئەدا کە خۆی پێبژێنێ هیچ دڵسۆزیەک و خۆشەویستیەک نییە لە دڵیدا بەرامبەر بە موسساتی دەوڵەت بەرامبەر بۆ حکومەتی کە هەیەی بەرامبەر تەنانەت بۆ نیشتیمانش کە هەیەی کە تیاژی هەر لەبەرەوەشە کە سەیرەکەی زۆرێک لە گەنجان کۆچ دەکا کە هەمومان نەزانین ئەو ژیانی کە هەیەی لە هەندەران ژیانێکی تاڵ و ناخۆشە هیچ شکۆی پارێزراو نییە ئەی بۆچی وڵاتێکی خۆی بەجێ هێڵێ و ئەوە قوبوڵەکە لەبەر ئەوەی کە ئەبینێ دادپەروەری هەیە نایەکسانی هەیە لە وڵاتەکەی خۆیدا بۆیە ناچارە بێ وڵاتەکەی لەبەرچاوکەوێ حکوومەتەکەی لەبەرچاوکەوێ سوکاتی بە ڕەمزەکانی ئەکا ئێستا ئەمە کە ئێمەی بینین زۆر بەداخۆ لە سۆشیال میدیا کە سوکاتی بە ڕموزی وڵات هەر لە سەرۆکەکانەوە هەتاکو و پەروەردەکارەکان هەتا مامۆساکان هەتا سیرەکەی هەر یەکێک دەرەکەوێت لە بوارێک لە بوارەکان هەزارها سوکاتی پێکرێ لە پەیجەکاندا بۆچی چونکە ئەم نەزعە و هەستی خۆشەویستی بۆ ڕموزەکانی وڵاتەکەی لە دڵیانەما بۆ ژیان کاریگەری نەبووە لەسەر ئەم کاڵبوونەوەی پێکەوە ژیانی ئاشتیانە دکتۆر چی کارگە تەکنەلۆژیا و ئەم سوۆشیال میدیایی کە ئێستا
کاریگەری هەیە لەبەر ئەوەی تاکەکەمان ناتەندروستە لەو بوارەدا تەکنۆلۆژیاکە بەکارهێنێ لەو بوارە ناتەندروستەیە بەڵام ئەگەر تاکەکانی کۆمەلگامان بە شێوەیەکی تەندروست پەروەردە بوو ئەوە ئەتوانێت ئەو تەکنۆلۆژیا بخاتە خزمەتی ئەم لایەنە تەندروستیە لە باتی ئەوەی سوکایەتی ئەکات و گوێن ئەدات و شتی خراپ ئەڵێ لە کۆمنتەکان و لە پەیجەکاندا بە پێچەوانەوە شتی باش ئەڵێ هان ئەدا بۆ شتی چاک باز لە شتە ئیجابیەکانەکە خۆ ئەم تەکنۆلۆژیا لە هەموو وڵاتانێکە هەیە ئەی خێرە ئەو وڵاتانەی تر ناویان چۆتە ڕیزبەندی پێشەوە لە یەکتر قبولکردن و ئاشتەواوی پێکۆژیان و گەشەکردنی وڵاتەکە خۆ لەوێش تەکنۆلۆژیا بە زیاتر نەبێ لێرە کەمتر نییە بەڵام توانیویانە ئەو تەکنۆلۆژیا لە خزمەتی وڵاتەکەیان لە خزمەتی کۆمەلگاکەی بەلایەن ئیجابیەکە بەرهەم بێت. زۆر باشە دکتۆر کاریگەریە دەرەکیەکان بۆ نمونە شەڕ و جەنگ و ئەم بابەتانە تا چەند هۆکارێکە بۆ ئەوەی کە ئیتر پێکەوە ژیان و ئاشتی لەو شوێنانە بەرقەرار نەبێ. بەڵێ بێگومان کە شەڕ و پێکدادان ئەمەی تر ئەتوانی بڵێ هۆکاری سەرەکی نەهێشتنی پێکەوە ژیانە بەڵام شەڕ و پێکدادانەکە بەچی دروست ئەبێت ئێمە تەبعاً شەڕ و پێکدادانی ناوخۆیی بێ یاخود دەرەکی بێ ئەوانەی کە دەرەکین دائیمە کە تۆ سەیری کە چوار دەورەکە وڵاتان نەتەوە جیاوازەکان کە ئەم پێکەوە ژیان یەکتر قبولکردن و قبولکردنی جیاوازیەکانیان بەلاوە جێبەجێ ناکرێ هەمیشە بە شێوەیەکی باش ناڕوانێت دائیمەوە ئەڕوانێتە مقابلەکان کە وڵاتەکەی داگیر بکە کە سەقافەتی بەرێکە چی بکە ئەمانە بکە لەبەرەوە هەموو ڕێگەیە گەگرێتە بەر بۆ دژاتیکردنیەوە ئێمە ئەگەر بهاتە ئەم سەقافەتە لە ناو کۆمەلگاکانە ببوایە لەهانی حتا لایانی ئابووری اقتصادی ئەم وڵاتە وای لێ ئەهات کە ئیتر هیچ کەس فەقیر نابوو هیچ کەس پێزی ئێمە بەپێی ئەو راپۆرتانەی کە هەیە ساڵانە ئەتوانین بڵێن ئەگاتە لە 15 بۆ 7 ملیار دۆلار کە سەرف ئەکرێ لە چەک و تەقەمەنیدا هەرێکە لە وڵاتانی درازەمە هەر عێراقی خۆمان ئەو هەموو پارەی کە سەرف ئەکرێ لە بواری سەربازیدا لە بواری چەک و تەقەمەنیدا بۆ هادیکردنەوە بۆ پاراستنی ناوخۆ ئێمە تا ئێستا شەڕوان نەبوو لەگەڵ دەرەوە هەر هەمووی بۆ کوێ بەکاری بۆ ناوخۆ بەکاردێ بینەما ئەگەر سەقافەتی پێکەوە ژیان فراهم بکرای بۆ کۆمەلگا وای لێ هاو کە ڕوبێکی یەک لەسەر دەی ئەو پارەی کە لەوێ خەرجەکرا پێویستت نەبوو کە پێویستت نابێ ئەتوانی ئەو پارەی هەمووی لە چیا لە ئاوەدانی وڵات و لە گەشەکردنی وڵاتە خەرج بکرێت لەبەرەوە ئێمە ئەبێ سەیری دوو لایەن بکەین سەیری خۆمان بە دەرەجێک ئەو جا سەیری دەرەوە کاتێک کە ئەبینن دەرەوەمان یەکتر ئێمەیان قبول نییە غەیری خۆیان قبول نییە کاتێ ئێمە پێویستیمان هەیە ناوخۆمان بەهێز بکەین بیکەن بە یەک نەتەوە بیکەن بە یەک سەقافەت بیکەن بەوەی کە هەموو تاکێکی کۆمەلگا یەکتری خۆش بێ نیشتیمانەکەی خۆش بێ حکومەتەکەی خۆش بێت چکە ئێمە ئەگەر حکومەتمان خۆش نەوێت سبەی ڕۆژ کە هەر هێزێکی دەرەکی بە هەر ڕێگێک لە ڕێگەکان هێرشی کردە سەرمان تەماحێکی پێمان هەبوو ئەم حکومەتە ناتوانێت وەکو پێویست دیفاع لە نیشتیمانەکە بکە بۆچی چونکە من ئامادە نیم بچم خۆم بەکوش بە مەڵم جا بۆ کێ خۆ دەوڵەت کێ خواردوێتی باوە بچێ شەڕ بۆ بکە سەدان هەزارانی وامان هەیە بۆ شوازە و ئەوەشی تەنانەت کە چەکدارە لەوێ بەدڵسۆزی شەڕ ناکە بە شێوەیەک شەڕەکە خۆخواتی لە سوچێک خۆی بشارێتەوە بانە کوژرێ و بگەڕێتەوە ئەمە کەواتە وڵات لە هەموو ڕوەکانەوە تەدمیر ئەبێ و بەرەو تیا چوونەچێ بەڵام ئەگەر پەروەردەیەکی تەندروست و چاک و ئەتوانین هەنگای بۆ بنی یعنی ئەگەر ئێستا دەوڵەت بڕیار بدا حکومەتی هەرێمی کوردستان بڕیار بدا ئەتوانێ هەر وەزارەتەوە لە ئاست خۆیەوە ئێمە ئەمنیەتی تەندروستیمان فەوتاوە ئەمنیەتی بی ئەو ژینگەمان فەوتاوە وانە لانی کۆمەڵاتیمان حتا لانی دینیمان فەوتاوە یعنی ئێمە سیر بکەین ئەبوایە ئەوەندەی مزگەوت لە کوردستان هەیە ئەوەندەی خەڵکی نوێشکەر هەیە لە کوردستان ئەبوایە ئێستا ئێمە هیچ کێشەیەکی کۆمەڵاتیمان نەبووە بەڵام تەنانەت وتاری مزگەوتەکان هەمووی بۆتە نەزاری مجرد ئەبیستێ قانونێکی نەزاری و پێدەدا ئەوە خراپە ئەوە مەکەنەوە مەکەن بەڵام هەر ئەوانن کە گویان بۆ ئەم لاەنە نەزاریە کردووە سیرەکەی هەنواوە شکار شتی خراپەکەن ئەمە ئەبێ بچێتە بواری عملی و پەروەردە بکەی لەسەری نەک بیدەی بەگوێ ئێمە کێشەمان نەبوونی علم نییە ئەزانین کە ئەوە خراپ و ئەمە چاکە بەڵام کێشەمان ئەوەی کە پەروەردە نەکراون لەسەری چکە پەروەردە جیاوازە لەگەڵ فێرکردن بۆیە لە وزارەت تەربیە شای ماڵین التەربیە والتعلیم لە پێشاڵێن پەروەردە ئەو جا فێرکردن ئەگەر پەروەردە نەبێ فێرکردن هەموو شتێکیش بزانی
تەنها لە ڕوویەکی نەزەریەوە سوودی هەیە ئەمما لە ڕووی بەرجەستەکردنا لە وڵاتە هیچ دەورێکی نییە هەر بۆیە ئێمە کێشەی سەرەکی ئێمە خاڵی یەکەمە کە پەروەردەیە و هەرە بێ لەوێشەوە دەست پێ بکەن هەتا لەوێ دەست پێ نەکەن قەت ناتوان چارەسەری کێشەکە. دکتۆر دوایین پرسیاری من لەسەر ئەوەیە ئێستا ئەم جەنگە نەخوازراوی بەرەوکی کوردی گرتووە لە ڕۆژاوای کوردستان باشە یعنی هەندێک دیمەنی جوان باس دەکەم جەنابەت پێم بڵێ چەند گرنگە ئێستا ئێمە لۆبیەک دروست بووە خەڵک ئەچێتە سەر شەقام یعنی لە تۆڕە کۆمەڵایەتەکانەوە بێنەوە ئاڵای پیرۆزی کوردستان بڵاوەکاتەوە پەیامی پشتیوانی خۆی بۆ براکانی ترمان لە ڕۆژاوای کوردستان لە پارچێکی تری کوردستان بڵاوەکاتەوە ینی وای لیا تۆ هاوکێشەی بیرکاری دوو کۆد و یەکسانە بە یەک ناکاتە چوار ینی ئەم بابەتانە هەمووی ئەوترێت لە ڕووی نەتەوەییەوە باشە بەڵام چی بەو گەنجانە ئەڵێ چی خۆ نمونەیەکی جوانە تێنایوت لە هەولێرەوە قەت لە کورد ناوەشێتەوە مەسان کۆمەڵە گەنجە چوون ئەو چێشخانانەی کە سوورین لێیانداون چوزانم شتەکانیان شکانون چۆن ئێمە ئەم جەنگی کە ئێستا هەیە بەکاری بێنین بۆ ڕوئیەیەکی جوانتر بۆ جیهان یعنی بینیمانە دیلی ئێمە کەوێتە دەست ئەوان زۆر بێڕێزی بەرامبەرەکرێت و کەرامەتی مرۆڤشکێنرێت و شوزانم لێ ئەدرێت و کەزی ئەبەردرێ بەڵام دیلی ئەوانەکەوێتە دەست ئێمە ئاوەکەن بە قوڕگە ئەم جۆرە دیمەنانە یان لە غەزە مناڵێک ئێشی پێگا لێرە کورد دڵی بۆ ئێشێ هاوپەیمانە بەڵام ئێستا 155 وڵاتی عەرەبی کەسێک نییە بڵە کورد وایە ئەم جۆرە هاوکێشانە ئەم جۆرە پەیامانە چەند گرنگن ئێمە بۆ پێکەوە ژیانی ئاشتیانە و بە جیهانی بڵێن ئێمە کوردێکین ئاشتی خوازیم پێش هەموو شتێ لۆبێکی ئاشتیمانێ ئەوە تاکە لە بەشێکی کوردستان ئەم شتە هەیە خۆپشاندانی ئاشتیاناکەین بۆ ڕاگررتنی بۆ ئەوی کە بتوانین هەر بە ئاشتی چارەسەری بابەتەکان بکەین توانیمانە ئەمانە بگەێنی سپاس بخوا توانیمانە زۆر بەباشی ئێمە توانیمانە ئەو هەستەی کە تا ئێستا وا گومانمانە برد کە مردبێ لە ناوماندا کە هەستی بەدەمەوە چوون هاوکاری خۆشەویستی لێوان کوردان لە هەر چوار پارچەی کوردستان بەڵام هەندێک کاتێ هەندێک جار هەیە لە کاتی تەنگانەدا دەرئەکەوێت کە ئایا تۆ ئەوەت ماوە یانە دماوە ئێمە ئەوەی کە بینیمان تەنانەت لە ناوخۆ ئەوەی کە بۆ چەمچەماڵ کرا مەسا ئەو زەرەر و زیانی کە ڕووی کردە چەمچەماڵ ئەوەی کە خەڵکی کوردستان کردی و ئەوەی کە خەڵکی کوردستان کردی بۆ ڕۆژ ئاوا لەوەی کە ئامادەیی تێدا هەبوو هەم مادیەن هەم لە ڕووی جەستەوە لە ڕووی مادەوە ئەوە بینیمان لە هەموو ئاستەکاندا کە چەندێک پارە کۆکراوەوە کە چەندێک خواردن و خۆراک لەگەڵ ئەوەشتا کە ئێمە خۆمان لە قەیرانای ئێمە خۆمان هەموو ئازانین کە ئێمە دوو موچەمان تا ئێستا دیارنی و فەوتاوە هەری ساڵی پار مەسەلەن موچەی مانگیەکەوە تا هێشتا هیچ دیارنیە لەگەڵ ئەو هەموو قەیرانانەی کە هەیە بەڵام سپاس بخوا کە خەڵک هەستی بەخشینی تێدا هەیە کە ئەم هەستی بەخشینە جوانترین هەستە لە ناو کۆمەلگایە هەبێ و پیرۆستترین کردەوەیە لە لای خوای پەروەردگار چونکە ئێمە پێمە سەڵسەلەم لە پێناسەی مرۆڤەکاندا پێمان دەفەرمێت خەیر الناس ئەنفعهم للناس باشترین مرۆڤ ئەو کەسەیە بەسووترین کەس بێ بۆ خەڵک یعنی ئەوە نییە شەو نوێژی زۆر و ڕۆژی زۆر و پێمە سەڵسەم باسێمە ئەمە بۆ خۆتە بۆ شخصی خۆتە من چەنە نوێژ بکەم چەندێک ڕۆژوە گرم ئەمانە بۆ پەیوەندی بە خۆم و خواوە هەیە بەڵام من چۆن گۆنا بکەم کە ئاستی من لە چاکێتی لە ناو کۆمەلگاکەمات چییە پێمە سەڵسەم فەرمێ باشترینتان ئەو کەسەتانە کە بەسوودترینە بۆ کۆمەلگاکەی بۆ خەڵکەکەی جاناش فەرمێ بۆ مسلمان فەرمێ بۆ خەڵک بۆ مسلمان یعنی بەبێ جیاوازی کردن لەوەی کە ئەو کەسەی بەرامبەرتە چییە ئێمە خۆی پەروەردگار لەگەڵ دوژمنانیشە لەگەڵ جیاوازەکان کە ئەفەرمێ لا ينهاكم الله عن الذين لم يقاتلوكم في الدين أن تبروهم وتقسطوا إليهم خواهي قوله هيج ريقريك نية لوي أو كساني كدجتانن بمرجع لحالتي كشتار نبن لقلتانا هيج ريقريك نية لوي كتشاكان لقلابكن ودات بروري بنوين لبران بريان ده كواتا ام أبي بمنفسوا كأما كرت لخويا هي يعني سپاس بخوا ئەم صفاتانە کە ئاین باسی کە هەمووی لە کووردا هەیە هەر لە دێر زەمانەوە ئێستش جارێکی تر دەمە زەردی کردەوە دەری خستەوە بۆ جیهان کە ئێمە یەک پارچین ئێمە یەک دەنگین و ئێمە ئامادەیی لەگەڵ بوونی ناڕەحەتی و احتیاجیشمانە بەڵام ئامادەیی بەدەمەوە چوونمان هەیە و ئەمەی کە کورد نەک تەنها بەرامبەر بە کورد بەڵکو بەرامبەر بە دوژمنەکانمان هەمومان نەزانین لە کات ساڵی 91 لە کاتی ڕاپەڕیندا کە ئەو هەموو شەڕە مقاومە حکومەتی عێراقی کردی لە کاتێکا کەیتر دەستەوسان بوو تەسلیم بوون
ئەم شارە پڕ بوو لە جوندی و سەربات کە هەمووی لەم ڕەبیع و شار و وینانەیە بوون و شەڕیان لەگەڵا کردوین بەڵام پیادەی سیاسی کوردی و ڕەوشتی جوانی گەلەکەمان وای کرد کە ئێمە بە ڕۆحێکی ئینتیقامی مامەڵەیان لەگەڵا نەکەین بیان کوژین بەڵکو بەخێو کران خەڵک نانی بووە بردن لەو بازارە لە ناو مزگەوتی گەورە هەتاکو بە ڕسمی گەڕانەوە بۆ لای دەوڵەت کە ئەمە دوژمنی ئێمە بوون یعنی ئەم سیفەتانە لە ناو کووردا هەبووە زۆر جوانە و بەردەوامە سپاس بخوا ئەمە دەری خستەوە کە هێشتا بەردەوامە بەڵام گرنگەوەی کە بیپارێزین حەماسەتی هەندێک کەس هەندێک گەنج نێڵێت ناشرین ببێ چکە ئەو ڕەوشتە ناشرینانەی کە دوژمنانمان بەکاری هەن لە سوکاتی کردن بە مقابل تەنانەت بە مردووی ئێمە پێغەمبەر صلی الله علیه و سلم نەهی کردووە لەوەی کەوا تەمسیل بە جەستەی دوژمن کە ئەکوژرێ لە جەنگە تەمسیلی پێ بکەی یعنی لوتی ببری گوێ ببری سوکاتی پێ بکەی ئەمانە هەمووی قەدەغەیە لە ئایندا دەی کورد ئەلحەمدولیلا توانیوێتی ئەمە جێبەجێ بکە و سفەتێکی چەسپاوە لە ناو ناخی کووردە ومێدمان وایە کە پارێزگاری لێ بکەن و پێویستە ڕاگەیاندن ئەمە زۆر تاکید لێ بکاتەوە قیادەی سیاسی زۆر تاکید لێ بکاتەوە کە ئێمە ڕەدالفعلمان تیا دروست دەبێت ڕەدالفعل مقابلەکەمان کە ئەوەی کە ئێمە نەچین ئەوە بکەینەوە چونکە ئەوەی ئەو ناشرینە ئەگەر منیش کردم کاتە منیش ناشرین بوو کاتێک جوانی من دەرەکەوێ کە من ناشرینەکەی ئەو دووبارە نەکەم عەبدولفەتاح حوسێن مامۆستای زانکۆ و سەرۆکی ڕێکخراوی ئاڵای سپی بۆ پێکەوە ژیانی ئاشتیانە زۆر سپاس بۆ زانیاریەکانی بەڕێز دکتۆر کە ئاماندوو نەبی.